سەلەگوانان و ڕەشنبیرانی چەمچەماڵ داوا لە نوێنەرانی کورد لە بەغدا دەکەن هەڵسوڕاونەتر کار بۆ سارەسەکردنی کێشە سەخبەستۆکانی هەرێم و لەسەر وشیان و قەیرانی دەرەی بکرێت کە ژیان و گوزرانی هەوڵاتیانی هەرێمەکەی سەخت کردووە. لێرەدا ئەرکی نوێنەرانی کورد لە بەغدا ئەوە دەبێت کە ئەوان زیاتر نوێنەراتی لێرەدا دەربکەوێت کە نوێنەراتی خەڵک بکەنەوە زیاتر هەوڵی بەدەزێنانی ئەو مافانەی خەڵکی هەرێمی کوردستان بدەن کە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بۆیان دابین کات و پێویستە لێرەدا بەغدا بۆیان دابین بکات. بەڵام من لێرە پێم وایە تا ئێستا تام شرکە ساتێک ئەمە قسەی تاکە نوێنەرانی کورد لە بەغدا نەیانتوانی وەکو نوێنەری ڕاستەقینە معاملە بکەن و نەیانتوانی وەکو نوێنەری ڕاستەقینە تعامل لەگەڵ بەغدا بکەن و بەغداش ئەوان بە نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستان نازانێت. گرنگترین ئەرکی ئەوان ئەوەیە کە ئەم بارودۆخی هەرێمی کوردستان بارودۆخێکی خراپە، بودجە نیە لە هەرێمی کوردستانە ڕۆڵ ببینن لە ئەوەی کە ناردنی بودجە بۆ حکوومەتی بۆ هەرێمی کوردستان و ئەرکیی تر کە بەڕای من تا ئێستا وەکو پێویست پێی هەڵنەساون پەرلەمانتارانمان لە بەغداد بەهۆی ئەو ناکۆچی لە نێوان شیعە بۆ شیعە و سونە بۆ سونە هەیە. فراغێکی زۆر باش هەیە، ئەمان نتوانین یاریێکی زۆر باش بکەن بەوەی کە بەرەیەکی بەهێز دروستکەن بۆ هەڵبژاردنەکانی ئاین دەبێ یا بەرەیەکی بەهێز دروستکەن بۆ ئەوەی کە ئەو بەرەیە بتوان هاوکاری کورد بکەن زەخت لە حکوومەت بکەن لە پەرلەمانە. پێویستە پەرلەمانتارە کوردەکان لە بەغدا هاو هەڵوێز بن لە بابەتە نەتەوایەتیەکاندا بەتایبەتی ئەو بابەتانەی کە مافی گەلی کورد دەستە بەرەکە وەکو بودجە و موچەی هەرێمی کوردستان پێویستە هاو هەڵوێز بن دابەش نەبن بەسەر کورد لەو بەشەکانی ترا و هاوکات پێویستە کوردەکان سوود لە ناکۆکی لایەنەکانی تر ببینن وەکو دابەشبوونی سونە دابەشبوونی شیعەکان وەک چۆن لە ڕابردووە ئەوان توانیویانە سوود لە دابشکاری کوردەکان وەربگرن و هەمەرامەکانیان بەرامبەر گەلی کورد جێبەجێ بکەن. بۆیە پێویستە گەلی کورد لە بەتابەت لە بابەتی بودجەیە زۆر هاو هەڵوێز بووی بتوانێت مافەکانی گەلی کورد دەستە بەر بکات. بە بڕای مامۆستایەکی زانکۆش کێشە دەرەیەکانی هەرێم وابەستەی بە کێشە سیاسیەکانی کوردستانەوە و بە پێویستیشی دەزانێت ناوماڵی کورد یەک بخرێت و بە یەکریزی کار بۆ چارەسەری قەیرانی دارایی هەرێم بکرێت. زۆربەی ئەو کێشانەی کە لە عێراقدا بوونیان هەیە کۆمەڵگەی کوردی و کۆمەڵگەی عەرەبی و سەرجەم کەمەنەتەوەیەتیەکانی تریشی کردوتەوە لە عێراقدا بنەڕەتی ئەم کێشانە دەگەڕێتەوە بۆ بوونی کێشە سیاسیەکان. بۆیە ئەگەر ئێمە بمانەوێت هەچ کێشەیەکی تر لە عێراقدا هەیە بە یاسای بودجەشەوە کە چارەسەری بکەین دەبێت هەوڵ بدەین لە بنەڕەتەوە کێشە سیاسیەکان لە وڵاتەدا چارەسەر بکەین. جا ئێمە وەکو گەلی کورد دەبێت سەرەتا سەرجەم کێشە سیاسیەکان لەناو خودی خۆمانە چارەسەر بکەین و پاشان بەهێزێکی تۆکمە و هەموو پێکەوە هەوڵی چارەسەرکردنی کێشە سیاسیەکانمان لەسەر ئاستی عێراق بدەین. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن لە سەروبەندی ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکان لە عێراق کورد دەتوانێت سوود لە ململانی نێوان پێکاتەکانی تری عێراق وەربگرێت بۆ سەسپانی مافەکانی لە بەغدا و لە سەروشیانەوە کار بۆ سارەسەری قەیرانی دارایی بکرێت.